بەڕێزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکی ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان بژانەوەی پەیوەندەکانی حکوومەت هەرێمی کوردستانە و ئەو جموزۆڵە دیپلۆماسیەیە کە لە ماوەی ڕابردووە سەرنجی میدیاکان و ناوەندەکانی سیاسەتی ڕاکێشاوە بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا کوێستان لەتیف، مامۆستای زانکۆ و کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان. مامۆستا کوێستان خۆشحاڵین. مامۆستا لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هەرێمی کوردستان جارێکی تر ڕوو لە بژانەوەیە. ئەگەر لە دیوی ناوخۆیەوە سەیری کەین جارێکی تر لە ڕووی استیقراری ئەمنی و سیاسیەوە هەرێمەکە جارێکی تر ڕووی لە بژانەوە کردووە و هەوڵ گەلێکی زۆر هەیە بووی کە لە ڕۆی اقتصادیەکەشەوە موچەی خەڵک چاکرێ، بازار تا ڕادێ بژێنرێتەوانێ و هەندێک لە کاروبارەکان سەرپێ بخرێتەوە. هاوشان ئێمانە لە ڕووی دیپلۆماسی شەوان هەرێمی کوردستان ڕووی لە کرانەوەیکی ترە، بە تایبەتی ئێمە لەم مانگەیە بینیمان کە گەورەترین بینای کۆنسوڵخانە کە پێڵن کۆمەڵگای کۆنسوڵخانەکانی ئەمریکا لە هەولێرە کرێتەوە و هاوکاتیەوە کۆمەڵێک ڕووداوی تر ڕوئەیات لە سەردانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بۆ تورکیا کە بە گەشتێکی فەرمی حکوومەتی تورکیا هاوشانی کۆمەڵێک سەرۆک دەوڵەتی تری ناوچەکە و جیهان سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بە ڕێزنی سیروان بارزانی داوات کرابوو بۆ ڕێوڕسمی سوێند خواردنی سەرۆکی کۆماری تورکیا. هەر لەو درێژەی زنجیرەی ڕووداوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویاننا سەردانی سەرۆکوەزیران بوو و پێشوازیەکردنێکی فەرمیانە بوو لە هۆڵندا لەلایەن سەرۆکوەزیرانی هۆڵنداشەوە. یعنی هەموو ئەمانە گەرەوەکو پاکێجە سیر بکەین و بە ڕووداوەکانی پێشتری خۆشیان ببەستینەوە. پێم خۆشە من تایتڵ بەرنامەکەم وە ناوە کە ئەمە سەردەمی بژانەوەی پەیوەندەکانی حکوومەت هەرێمی کوردستانە. خوێندنەوەی مامۆستا کوێستان چییە بۆم بابەت؟ سەرەتا با لەسەر لە قونسوڵخانەوە دەست پێ بکەین کە کردنەوەی قونسوڵخانەی ئەمریکا لە هەرێمی کوردستانە خۆی لە خۆیان ئاماژەی زۆر گرنگەیە بە وەسەتی سیاسی. یەکێک لەوانە ئەگەر سیرکی قونسوڵخانەی گەورەترین هەرە گەورەترین قونسوڵخانە بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بە تەحدید لە هەرێمی کوردستانە، بمعنە ئەمە پەیامێکی گرنگە لە ئەمریکاوە بۆ دەوڵەتانی ناوچە کە هەرێمی کوردستان هەرێمێکی پارێزرا و شوێنی کارکردنی منە. کەواتە ئەمە بۆچی ئەمریکا مەسەلەن بۆ نمونە لە سعودیە نەیکردەوە، بۆ لە قەتەر نەیکردەوە، بۆ لە بەغا نەیکردەوە، بۆ لە تورکیا، بۆ لە بەسڕە نەیکردەوە، بۆ لە هەرێمی کوردستان. دوو ڕە هەبوو، ڕێیەکیانەی و ناگرنگ نییە و ڕێیەکیشەی و ناگرنگە، بەڵێ من بە گرنگی ئەزانم ئەمە خۆی سەرەتایەکە پەیامێکی هەرە گرنگە لە ئەمریکاوە بۆ دەوڵەتانی ناوچۆ کە هەرێمی کوردستان هێڵی سوورە، شوێنی کارکردنی منە، شوێنی تەنانەت سەیری تەسریحەکانی ترامپ کە لەم کاتانە ئەڵێ هەرێمی کوردستان دۆستێکی دێرینی من، جنگاوەرێکی باشن، ئەتوانن کاریان کۆمەڵی ئاماژە لەوەیە. کەواتە ئەمە پەیامێکە بۆ دەوڵەتانی ناوچەوە کە ئەمە شوێنی کارکردنی منە. خۆتەزانی لە عالەمی سیاسیا بەرژەوەندەکان مامەڵەیەکە و گرنگی هەرێمی کوردستان لەوەیە کە بتوانێت لە ڕێی دیپلۆماسیەوە گرێدانی بەرژەوەندی خۆی ببەستێتەوە بە وڵاتە زلهێزەکان، کە گرێدانی بەرژەوەندی خۆی ئەبەستێتەوە بە وڵاتە زلهێزەکان کەواتە ئەبێتە هۆی شوێنی هێڵی سوور بۆ هەندێشت. کوردستان لە زەمنەکان بە تایبەتی لە دوای ئەو خیانەتەی کە کرا لە کەرکووکە 16 ئۆکتۆبەر معڕەز بوو بۆ نەمان، ئەسڵەن پلانەکە ژواژ بوو کە بە تەواوەتی هەرێمی کوردستان نەمێنێ، بەڵام بە هەوڵە دیپلۆماسیەکانی هەرێمی کوردستان کە یەکێکە لە دەستکە هەوتا هەورە گرنگەکان توانیان بیپارێزن و توانرایش بەوەی کە قونسوڵخانەیەکی وەکو ئەمریکا کە 5,000 مۆزەف خۆی تیا کارەکە، 5,000 مۆزەف لە قونسوڵخانەیە تا کارەکە خۆ بە بەلاش کار ناکە. بمعنە ئەمە شوێنێکی کارکردنی هەرە گرنگی وڵاتێکی زلهێزە وەکو ئەمریکا کە لە ناوچەکانی. ئەگەر بڵێن تو نەڵێن ئەم ناوچانە کاریگەری وڵاتە زلهێزەکانی لەسرە. ئێستا ئەمریکا ئەتیفاقی لەگەڵ رووسیای هەیە سەری کە وەزعی سووریا چۆنە، چی لێ هاتووە پاش ئەوەی کە 6 ملیۆن خەڵک ئاوارە بوو، 1 ملیۆن خەڵکش. ئێستا ئەوان ئیتیفاقیان کردو معارەزە ئاوت کرا لە وەسەتەکە، کەواتە ئەوەنە پەیوەست نەبوو بە پارێزگاریکردن لێشەوە، بەڵام پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە قونسوڵخانە ئەەکەیتەوە. بۆیە ئەوەی کە ڕخنە لە بوونی قونسوڵخانەکە بۆ حەجمە نەخێرکردنەوەی قونسوڵخانە زۆر ئاماژەی سیاسی قوڵ ئەیە بەوەی کە پەیامێک یەکەم بۆ وڵاتانی دراوسێ و دووهەمیش بە بەغاو بە تایبەتی بە بەغاو بە تارانەڵێ هەرێمی کوردستان هێڵی سوورە، هێڵی کارکردنی منە، شوێنی ئەمانی منە بۆ نییە تەجاوزی لەکسەر. ئەمە خۆی لە خۆیان پەیامێکی گرنگە و خەتەریاتیش بۆ ئەوان دروستەکە بۆیە تۆزێ پاشەکشەی کردووە ئێران لە ناوچەکە. پاشەکشێ بە زەبری ئەو هێزەی کە ئەمریکا بەکاری هێنێ بە تایبەتی لە ڕووی اقتصادی و لەسەر ئێران. ئەگەر سەیری ئەوەشکەین ئەو سەردانانەی سەرۆکی حکوومەت بۆ نمونە بۆ تورکیا، بۆ ئەوروپا خۆی لە خۆیان ئەمەش کرانەوەیکی زۆر گرنگە.
لە دوای 16 ئۆکتۆبر لە حەزەمان کرد تۆزێ لاواز بوو حرەکەی دیبلۆماسی لە هەرێمی کوردستانە عادەتەن هەموو وڵاتەکان بە پێشکەوتوەکان و بەناو پێشکەوتوەکانیشە بەردەوام لە بەرزی و نزمیە ژیاون کەس هیچ وڵاتێک بە بەردەوامی با بڵێم حرەکەی دیبلۆماسیان اقتصادی لە پێشکەوتنێکی بەردەوانە بە یەک ئاراستە ناڕوە ئەکی گۆڕانکاری بەسەرایە بەس گرنگ ئەوەیە تۆ لە کاتی کە گۆڕانکارێکی خراپی بەسەرە بتوانی زوو هەستیتەوە هەرێمی کوردستانش بەڕاستی ئەوەی کێکە لە دەستکەوتەکانی زوو توانی لە ڕووی دیبلۆماسیەوە هەستێتەوە خۆی بگرێتەوە ئەسەن ئەو حرەکە دیبلۆماسی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە لە بەغاش کە دەوڵەتەوە کە هەندێک خەڵک بە ناوی دەوڵەتەوە مامەڵیانە کرد ئەوەش لە ناو بەغانیە ئەسڵەن ئەو کرانەوەی کارێمی کوردستان کە سەرۆک وەزیران لە ئاستی سەرۆک وەزیرانی وڵاتانە پاشوازی لێکرێ و ئەگەر سەرۆک وەزیرانی عێراق بڕوە لەو ئاستا گرنگی پێ نادرێت کەواتە بۆ یەکێک لە استراتیژە هەرە گرنگەکانی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان ئەوەیە لە ئاستی دیبلۆماسیە توانێتی زۆر بە عەقڵانە و زۆر بە سیاسیانە مامەڵە بکە مامەڵەکە بۆیە دایمە لە هەمیشە لە ئەولەویاتی کارکردنی وڵاتەکانی ترابوو بە تایبەتی ئێستا سەردانێکی مەکەرۆن هەیە بۆ هەرێمی کوردستان ئەمە خۆی لە خۆیان پەیامێکی هەرە گرنگە یعنی سەرۆکێکی وەکو وڵاتێکی مەکەرۆنیەتە هەرێمی کوردستانەوە بۆ قسەکردن لەوێ خوێنەوەی زۆر قوڵی هەیە لە سەر مۆزان ئێمەسا گرنگ بگرنەوە بۆ مێژوویەکی نزیک نەک زۆر دووریش ئێمە بینیمان بۆ نمونە سەرۆکی فەڕەنسا هۆڵاند هات هەرێمی کوردستان و ئاستی پەیوەندەکانی هەرێمی کوردستان زۆر سەرکەوت بوو بەڵام قسێکی تۆ زۆر سەرنجڕاکێش بوو بۆ من کە ویستم قسەی لەسەرکەمەوەی کە ئەڵەی بۆ نمونە مەرجنیە پەیوەندیەکان هەمیشە بە یەک ئاسۆ بە یەک شێواز بڕوە ینی قابلی ئەوەیە هەڵکشانی تێبکەوێت داکشان بێت و ئەمە زۆر طبیعی لە دنیای سیاسەتە هیچ وڵاتێک سەیری مێژوو هەموو وڵاتەکان کە بە پێشکەوتوەکانیشەوە هیچ وڵاتێک لە ئاستێکی ئەوە نەبووە تەنانەت وڵاتە ئێستاکان لە ئاسیەوە هەمووکان دەجار پەراوێز بوون بەڵام ئەوەی کە سەرنجی خەڵک ڕاکێشی ئەوەیە بۆ نمونە ئێستا عێراق پەراوێزە لە ڕووی دیبلۆماسیەوە لە زۆربەی وڵاتەکان سەربارەوە دەوڵەتیشە و پەراوێزتریشە بێت ئەگەر بە وەزع بمێنێتەوە بەڵام هەرێمی کوردستان سەیری بە چەند مانگێکی کەم ئەوەی بەسەرا هەوتوانی زوو بچێتەوە ژێ معادلەتە خەم لەوا بوو کە ئەگەر زوو نەچێتەوە معادلەکە ئەگەر نەچوایەتەوە کەواتە هەرێمی کوردستان سەرکەوتوونە بوو بەڵام ئەمە ئیسباتێکا کە هەرێمی کوردستان لە ڕووی علاقاتی دیبلۆماسیە و لە ڕووی ئاستی دەرەکیە زوو توانی وڵاتان ڕاکێشێتەوە ناو زوو توانی هەرێمی کوردستان بخاتەوە ناو معادلەتەکە چونکە شتێک زۆر هەیە لە عالەمی سیاسیە بە تایبەتی لە وڵاتە زلهێزانی کە مامەڵەکەن لەگەڵ ئەم ناوچەیە بەوەی کە وڵاتێک ئاوتەکەن لە معاملەکە و وڵاتێکیش ئەخەنە هاوکێشەکەەوە کە خرایتە هاوکێشەکەەوە دەستکەوت بەدەسەهێنی بەڵام کە ئاوت بووی کە کرایتە دەرەوە ئەو کاتە زۆر بە ئاسانی جێ خۆت ناگریتەوە بۆیە هیوادارم هەرێمی کوردستان بتوانێت لەم کات و ساتانە چونکە تەسەورەکەم سەرڕای کاتێکی زۆر حساس و هەستیارە بۆ کوردستان بەڵام زۆر ئەتوانێت دەستکەوتی هەرە گرنگ بەدەست بێنێ بە تایبەتی ئەو لیقائی کە هەیە لە بینی سەرۆک ترامپ و لە بینی سەرۆک با بڵێم بوتینە لەم کات و نزیکانە کورد ئەتوانێت زۆر خوێندنەوەی لێ بکە ئایا موقعی کورد لەو لیقائی ئەو دوو وڵاتە زلهێزە کە ئەکید یەکێک لە قسەکانیان دانووسانە بێت لەسەر وەزعی ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕسا کەواتە کورد لە ڕووی دیبلۆماسی و لە ناو معادلەتەکە کە لە ماو معادلەتەکە ئەکید ئەچێتە گفتوگۆی نێوان ئەو وڵاتە و سەیری کە وڵاتێکی وەکو ئەمریکا بەردەوام مەدحی هەرێمی کوردستەکان و بەردەوام ئەڵێ دۆستێکی دێرینی ئێمن ئەمە خۆی لە خۆیە کەواتە ئەو وڵاتە بەردەست بەردار نابێت لە هەرێمی کوردستانە بە تایبەتی کە ئەزانێ ناوچەیەکی ئارامە بەراورد لەگەڵ ناوچەکانی داوسی ئێستا سەیریکەی لە ئێرانە هیچ شتێک نییە باسی ئامان و ئەمن و استراتیژی و دیبلۆماسی و ئەوانە بێت لە عێراق بە هەمان شێوە عێراق بەرەو کاولبوونە ڕەوە سەیریکە ئەو خۆپیشاندانەی کە لە جادەکانە لە بەسرانە هەیە ئەمە خۆی لە خۆیە تەسەورشە ناکەم بەبێ ئاگای وڵاتان بێ یان بەبێ مبارەکەی وڵاتان بێ کە ئەو مزاهرانە هەیە بمعنە کە ئەوان زۆر بەلایەنەوە گرنگیەوەی بەلایەنەوە گرنگی هەرێمی کوردستانە جا هیوادارم مامەڵەی هەرێمی کوردستان ئەم حیزبانە یەکگرتوو بوون بۆی بتوان دەستکەوتی زیاتر بە کورد بەدەست بێنن دەستان خۆش بێت کوێزان شتێک کە زۆر سەرنجڕاکێش لە دوای کردنەوە خۆخانەکە لە ساتەوەختی سوێن خواردنی ئۆردوگانە وەکو سەرۆکی کۆماری تورکیا کە نزیک بە 20 سەرۆک دەوڵەت بانگێشتی ئەو بۆ نێکرا بوو یعنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاکمەچێرڤان ئامادەی و بۆ نێبوو یعنی ئەمەوێت لێەوە باسی پرسیارەکە بکەم کە لە ساتەوەختی ڕیفراندۆمی سەربەخۆیە تورکیا و یەکێ بوو لەو دەوڵەتانەی کە گرژی کە بەڕاست و ئامادە نەبوو یعنی نەرمی بنوێنێ و لە تەسریحاتەکان یا جۆرێک لە گرژی هەبوو بەرامبەر بۆ پرسی سەربەخۆی کوردستان بەڵام یعنی ئەگەر تەماشا بکەی لەو ماوەنەی دوای 16 ئۆکتۆبەر بە تایبەتی لە بەهار بەدواوە لە بەهاری 2010 بەدواوە
یعنی تورکیا جارێکتر نەرمونیانێکی تر پیشانەیە و لە مەسجەکانیا کە ئەو لە دیبلۆماسیدا پیشانەیە وهای پیشانەیە کە هێشتا هەرێمی کوردستان ناوچێکی جێبایەخە بۆ ئەو و ئامادەی هەیە لەوەی کە مامەڵەی هەرێمی کوردستان بکە و گفتوگۆی لەگەڵا بکە و ئەو بەرژەوەندی ئابووری و سیاسی کە هەیە ئیدارەی پێبە یعنی خوێندنەوەی بەڕستان بۆم بابەتە چییە؟ طبعا تورکیا گەر سەیریکە بەتایبەتی لە هەڵمەتی هەڵبژاردننی تورکیا کە بەڕێوە چوو زۆربەی کات تاعنی لە مۆزۆعی نەتەوایەتی کوردەیە لە وڵاتەکەی خۆی ئەمە ازدیواجی بوو لەگەڵ ئەو تعاملەی کە ئەوێ لەگەڵ هەرێمی کوردستانە سەرڕای ئەوەی کە لە ڕیفراندۆمە گژی درزگە زۆر باهێنی لەگەڵ هەرێمی کوردستانە نەبوو بەڵام بەردەوام ئەو پەیوەندی ئابووری هەبوو بەردەوامیش لە هەموو مناسبەکانە حکوومەتی هەرێمی بانگێش کردووە یعنی بمعنە چی تورکیاش ئەوێ کرانەوەیەکی هەبێ بە عالم بڵێ ئەوە منیش کرانەوەم هەیە بە ڕووی دموکراتیا ئەوە منیش لەگەڵ هەرێمی کوردستانە مەسلحەتێکی مشترک هەیە چونکە بەڕاستی لە ڕووی اقتصادی و هەرێمی کوردستان استیفادەی لە تورکیا کردو تورکیاش استیفادەی لە هەرێمی کوردستان کەواتە بەرژەوەندێکی ئابووری ئەم دوو وڵاتەی گرێداوە ئێستا سەیریکە ئێرانیش و تورکیاش کە دوو وڵاتی زلهێزن لە ناوچەکان ئێستا حالیان ئێران لە ئەزمەیەکی گەورەیە تورکیا قەرزاری کارەبای ئێران بووە ئێران داوای قەرزی کارەباکانی لێ ئەکاتەوە لەوە یعنی خەریکە تێهەڵکشان و گرگژێکی تونگ لەسەر ئەوانە بەڵام لە هەرێمی کوردستان لە ڕووی اقتصادیەوە ئێشتا علاقاتەکە نەگەشتە ئەوەی کە تورکیا بتوانێت لە ڕووی اقتصادیەوە سنوورەکان لەگەڵ هەرێمی کوردستانە داخە بەعکسەوە هەندێک کەس ئەیانوت ئەگەر ئێمە لەگەڵ تورکیا گرژی تێکەوێ تورکیا ئەمان خنکێ و هەرێمەکان داخە بەڵام سەرڕای ئەوەی کە زڵدی ڕێفراندۆمیش بوو نەیتوانێت لە ڕووی ئابووریەوە لە ڕووی اقتصادیەوە هەرێمی کوردستان بخنکێنیان دەرگای لەسەرا داخە ئەسڵەن هەر لە ڕووی اقتصادیەوە هیچ علاقاتەکە تێک نەچوو کەواتە لە ڕووی دیبلۆماسیشە سەرڕای ئەوە کە دان بە کوردەکانی خۆیان نانێ بەردەوام پەیوەستە بە کوردەکانی با بڵێم باشوورەوە کە بەردەوام ئەوێ علاقاتێکی دیبلۆماسی ئەیشوێ لە هەمان شێوە پەیامێک بە عالم بڵێ ئەوە من استراتیژیەکی نوێم هەڵبژاردووە ئەمە حکوومەتێکی تازەیە پەیامێ بە عالم بڵێ ئەوە من کرانەوەم هەیە بەسەر کوردەکانەوە تەنسیقم هەیە لەگەڵ کەواتە دوو پەیامی گرنگە هەم پەیامێک کە تورکیا بە عالم بڵێ ئەوە من سیاسەتەکەم گۆڕاوە چونکە تورکیا بە سیاسەتێکی تۆزێ هەڵچوو لە ناوچەکە ناوەزە نەکراوە تۆزێش بەردەوام گرژی دروستەکرد لە ناوچەکە ئەوێت ئەو پەیام بە عالم بڵێ ئەوە ئێمە بە ئارامی ئەتوانین لە وڵاتەکانی چاردەورمانە مامەڵێکی دیبلۆماسی و ئارامی بکەین و بەردەوامیش پەیوەندی اقتصادی لەگەڵ هەرێمی کوردستانە تێک نەچوو تێکیش ناچێت چونکە ئەو بەرژەوەندە سەرڕای ئەوەی کە ئێران ململانێکی زۆرەکە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەوێت اقتصادی تورکیا بلەقێنێ لە هەرێمی کوردستان اقتصادی تورکیا بەڕاستی بازاری تورکیا لە هەرێمی کوردستانە بازارێکی لە ئێران باشترە یعنی تورکیا ئێران بەو مامەڵە سیاسی کە ئیکا لە ناوچەیە نەیتوانی لە ڕووی اقتصادیەوە بەڕە لەژێر تورکیا دەربێنێ بازاری تورکیا کەم بکاتەوە لە هەرێمی کوردستانە کەواتە تورکیا بەرژەوەندێکی ئابووری هەیە خۆشی لە ڕووی اقتصادیەوە پێویستی بێ کەواتە علاقەتە پەرەئەسێنێ و پەیامیش هەیە بە عالم ئەوە من کرانەوەیکی تازەم هەیە بە ڕووی وڵاتانە بەتایبەتی نەتەوەی کورد ئەو پەیامە لە هەرێمی کوردستانە زیاتر بەکارێنێ بۆیە من گەشتبینم بەو پەیوەندی کە لە هەرێمی کوردستان و ئەوە هەیە چونکە ئەگەر هەرێمی تورکیا دەگا لە ڕووی اقتصادی بەسەر کوردستانە داخرێ بەڕاستی ئێمە منفزمان نامێنێ يعني ڕۆ ئۆتۆماتیکیان و ئەخنکەین بەڵام سەرڕای ئەوە تورکیا ئەوەی نەکردو و نایشیکە لە هیچ زەمەن و مەکانێکە ڕاست کێساخان پێم خۆشە قسەی لەسەر پەیوەندەکانی ئەوروپا و ئاسنی دەوڵەتەکەش بکەین ینی بەڕاستی ئێمە بینیمان لە سەرەتای ساڵە کە بۆ کۆڕبەندی دافۆس کە کۆڕبەندێکی ئابووریە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بانگەشت کراوە هاوکاتیەوە بە ماوەکی کەم کۆنفرانس یان دانیشتن یان کۆڕبەندی میۆنشن هەبوو بۆ ئاسایش کە دووبارە حکوومەتی هەرێمی کوردستان بانگەشت کراوە بە شێوەیەکی فەرمی حتا لەو کۆڕبەندە حکوومەتی عراقی حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆ دوو وەفدی جیاوازش بەشدار و دوایین سەردانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بۆ هۆڵندا کە دووبارە لە سەراستی دەوڵەتی پێشوازی کرا سەرۆک وەزیرانی هۆڵندا پێشوازی کرد احتیمامێکی گەورە هەبوو هەم لە ڕۆسیاسیەکەیەوە هەم لە ڕۆمیدیایەکەەوە کە دووبارە یەکێتی ئەوروپا وڵاتانی ئەوروپی وڵاتانی خۆرئاوە احتیمامێکی باشیان هەیە بۆی کە مامەڵەی هەرێمی کوردستان بکەن ینی خوێندنەوە بۆی کە لە تاقە نێودەوڵەتیەکەیە ئەگە تەماشا بکەی هەرێمی کوردستان دووبارە تەوژمێکی بەرەو پێشچوونی هەیە لەسەر ئەو ئاراستەی کە بەرەو پێشەوە ڕات
شتێک بۆ حقیقت بۆ مێژوو بڵێن کورد بە مێژوەکەی خۆی بەردەوام کە ئەو نەهامەتیانەی بەسەر هاتووە بەردەوام کاریگەری سلبی هەبووە بەڵام داعش سەرڕای ئەوەی کە زەرێکی زۆری یاو کە ئێمە توانیمان بە خوێنی شەهیدان پارێزگایی لە تۆکەین لە کونەتەوەی کوردکەین داعش سوودێکی گەورەی بۆ کورد هەبوو بە وەکو سوود بۆچی ئەڵێن چونکە ئەوروپا لە ڕووی ئاسایشەوە زۆر گرنگی بە ئاسایشی خۆیان و وڵاتەکەیانەکەین بۆیە کاتێ گیۆ بە سەرهەڵدانی گروپێکی تیرۆریستێن لە عالەمە خێرا ئەوان دەسەکەنەوە پاراستنی خۆی ئەگەر لەوانیشەوە نزیک نەبێ داعش کە سەری هەڵا و پەلاماری هەرێمی کوردستان ئەگەر هەرێمی کوردستان نەیتوانایە داعش بشکێنێ ئەو گرنگی نەبوو لە ئەوروپا و لە کۆنفرانس و کۆنگرانی کە ئەکرێ پەیامێ درا بە ئەوروپا ئەگەر داعش سەرکوت نەکرێ کەواتە ئێوەش لە خەتەریاتێکی گەوران کەواتە ئەوان لە ڕووی ئاسایشەوە سەیری ئەوەکەن کە هەرێمی کوردستان تاکە هەرێم بوو لە عالەما توانی ڕوبەڕووی درڕندەترین ڕێکخراو ببێتەوە کە داعش بوو عێراق بۆ دەوڵەتی خۆی کە یەک دنیا ئیمکانەتی عسکەریتیا بوو بە نیو سەعات هەموو مووسڵگیرا داعش بە 150 کەس مووسڵ کە یەکێکە لە استراتیژی هەرە گرنگەکانی عێراق بە نیو سەعات بە 150 داعش درا بەدەستەوە کەواتە ئەوان لەوە مطمئن بوون کە عێراق ناتوانێ ڕوبەری تیرۆریست بێتەوە بۆیە ئێستا سەیری عەبادی کە تەسریحەکانی عەبادی ئەڵێ چی ئەڵێ داعش سەری هەڵا داعش کۆتایی نەهاتوە فعلا کۆتایی نەهاتووە لە مەوزوعەکە چونکە ئەو ناتوانێ بە تاواتی ڕوبەڕووی بێتەوە ئەوەی کە توانی ڕوبەڕووی داعش بێتەوە تەنها هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانش بەڕاستی هۆکار هەبوو کە چونکە ئیمکانەتێکی زەعیفی هەبوو بەڵام ئەو ڕۆحەنەتەوایەتی کە جەنابی سەرۆک بەرزانی دروستی کرد لە ڕۆحی پێشمەرگەکانە وەکو سەرهەڵدانەوەی شۆڕشەکانی کۆن بوو بەرامبەر کورد کاتێک کە مەڵمەڵانەیە کرد ئەم ئەحساسی نەتەوایەتێک کە لە ناخی تاکی پێشمەرگە بە قوڵایی زیاتر دروست بووە کە ئامادەی تیا بۆ ئەو بە خوێنی خۆم شەهیدەکان و بۆ ئیمکانێتە زەعیفە پارێزگای لە هەرێمی کوردستان خۆی لە خۆیان پەیامی کوێرە گرنگ بکاتە ئێمە میلەتێکین لەسەر ئاستی ئەوەی کە بە قیەم و مەبدە پارێزگاری لە وڵاتکەین ئەیکەین ئەگەر خوێنی خۆشمان هەمووی ڕژابێ کەواتە ئەم پەیامە زۆر گرنگ بوو بۆ ئەوروپا تاکە هەرێمی کوردستان کە توانی بە ئیمکانەتێکی زەعیف ڕوبەڕووی داعش بێت و هەر ئەوام کەواتە بۆی ئەوان زیاتر گرنگی بە هەرێمی کوردستانن ئێستش هەرێمی کوردستان لە ناوچە وەکو ئەوە تۆ بە هەشتێک لە ناو جەنگەڵستانێکا هەبێت وا سەیری هەرێمی کوردستانەکەن چونکە هەرێمی کوردستان لە چاوە مقارنەکردن لەگەڵ سووریا لەگەڵ ئێران لەگەڵ بەغا ئەمانە بەڵاستی وڵاتی هەڵقوڵاوی تیرۆرن وڵات ڕۆژ نییە خوێنی تیان نەڕژێ ڕۆژ نییە کارەساتی تیان نەقەومێ بەس هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی ئەو هەموو ململانێ ناخۆیە سەرڕای ئەو هەموو یەکتر قبوڵ نەکردنە سەرڕای ئەوەی ئەو هەموو دوژمنێک کە لە چوارەورای هەرێمی کوردستان ئاسایشی پارێزراوە ئەمە کارێوێ بە ئاسانی نییە ئەوەش یەکێکە لە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان کە توانی سەرنجی ئەوروپا ڕاکێشێ بە ئاراستەی ئەوەی کە ئێمەین ئەتوانین ئاسایشی ئێمەش و ئێوەش بپارێزین کە ڕوبەڕووی تیرۆریست دەبینەوە چونکە ئێمە لە ناخمانە ئیحساسێکی نەتەوایە بوون ئەوەنە قوڵە ڕێبەوە ناین گروپێکی تیرۆریستی وەکو داعش بێکار لە وڵات و لە ئایدۆلۆژیا و لە فکرمان بکە دەستان خۆش کوێستان خان لە قسەکانی جەنابتان من سەرنجم بۆ شتێک چوو کە بەڕێزت باسیەوەت کرد کە ئێستا هەرێمی کوردستان بووەتە مەنزومەیە کە ڕۆڵی هەیە لە پاراستنی ئاسایشی جیهانیە یعنی بەتایبەت لە وڵاتانی ئەوروپاوی کە بەڕێز باسیەکەی کە کاتێک لە ڕۆژهەڵات هێزێکی تیرۆریستی سەرەڵایە ئەوان سنوورەکانی خۆیان تۆکماکەن و دووبارە گەڕێنەوە بۆ ئەوەی کە بزانن ئەو هاوپەیمانانیان کێن لە ڕۆژهەڵات کاتوانێ هاوکاری ئەوان بێ بۆی کە بەر بە تیرۆر بگرن یعنی بە باوەڕی تۆ ئەو هۆکە ئەو هاوکاری و کۆمەکە گەورەی کە لە ساڵانن ڕابردوو لە ڕووی سەربازی و پێشکەشی هێزی پێشمەرگەی کوردستان و سەرنجامیش هەرێمی کوردستان کراوە یعنی گەڕێتەوە بۆی کە هەرێمی کوردستان لەسەر ئاستە سەربازیەکەش توانێتی پەیوەندیی باش لەگەڵ دنیای دەرەوە بکە و ئەو تێگەشتنە دروستکە کە هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی ئازادی خوازە و هێزێکە بەر بە تیرۆرەگرێت و توانی شێتی لە ئەرزی واقعە بینیمان ئێمە کە چۆن هێزی پێشمەرگەی کوردستان ڕۆڵی هەبوو لە تێکشکاندنی ئەفسانەی داعشە لە وەختێکە وەکو بەڕێز ئاماژت پێکرد کە سوپای زەبەلاحی وەکو سوپاکەی عێراق یاخود سوپاکانی سووریا لە بەردەم داعشە چۆکیاندایە بوو و تەسلیم بوون و ناوچەیەکی جوگرافی بەرفراوانیشان تەسلیم کردن ینی خوێندنەوەی تۆ بۆ جۆرەیە کە هەرێمی کوردستان گەشتێتەوە ئاستەی کە لە ئاستی نێودەوڵەتیە
احتیمادێکی گەورە لەسەر باشووری کوردستان و بە تایبەتیش لەسەر هێزی پێشمەرگی کوردستان بێ؟ احتیمادێکی گەورە هەیە و دلیلیش ئەوەی ئەو هەموو هاوکاریانەی کە لەوێ ئەهات بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی بە جیاوازتر لە عێراق بۆ هەرێمی کوردستان هەوە سەیری تەسریحاتەکانی وڵاتەکان کە بە تایبەتی زلهێزەکان بەردەوام ئەڵێ کورد دۆستێکی دێرینی ئێمن، کورد جنگاوەرێکی باشن. ئەوان سیقیان بەوە نییە کە عێراق با بڵێم ئەفسەرێکی عێراقی بتوانێت دیفاع لە وڵاتەکەی بخۆچکە، ئەوان مەذهب کاریگەرە بەسەریان، بەس ئێمە مەسلەی نەتەواتی و کاریگەرە لەسەرمان، بۆیە ناتوانێت ئەو دیفاع لە وڵاتەکەیشی بخوان، ناتوانێت دیفاع لە خەڵکی کێشیکە. وەکو پێم وتی ئەوروپا زۆر ئاسایشی بەلاوە گرنگە، چونکە ئەزانێک گروپێکی تیرۆریست لە ناوچەکە هەڵا و بێگومان ئەو گروپە تیرۆریستە کە خێرا زۆر بە ئاسانی تەشەنەیەکە و ئەگاتە ئەوان کە تەشەنەی کردێتەوەن کەواتە ئاسایشیوانەکەوێتە خەتەریاتەوە و ئەوان سیقەیەکی مطلقیان بە هەرێمی کوردستان هەیە و بە عێراقیش نیە و بە وڵاتانی ناوچەکە نیە. خۆ سووریاش لەژێر هەڕەشەی تیرۆر و داعشا بوو، بۆ هاوکاریان بۆ سووریانە نات مەسەلەن، بۆ خۆ کۆمەڵی وڵاتی ترش هەر لەژێر خەتەریاتی تیرۆرە، بۆ ئەو هاوکاری بۆ هەرێم هاو چونکە ئەزان ئەوان جێی مەسلحەت نین، جێی پارێزگاریکردن، جێی ئەوە نین کە بە مەبدە بتوانن پارێزگاری بە مەبدە بتوانن ئامانجیان توانەوەی هێزی تیرۆر بێ. ئەوان لەوە تێگەشتون کە هەرێمی کوردستان وڵاتێکی تاکەکانی وڵاتێکی ئارامە، خەڵکەکەی بە ئاسایی نابێ بە تیرۆریست، خەڵکەکەی خۆی ناتەقێنێتەوە، بەس ئەزانێ عەرەبێک لە هەر وڵاتێکەوە ئایدۆلۆژیای کاری تێکە ئستعدادی تایە خۆی بتەقێنێتەوە. ئێستا مەرجعیەتەکانی عەرەب لە شیعە یەک ئیعازیان بۆ بێ لە قوم و لە ئێرانەوە بڵێ هەمووتان خۆتان تەقێنەوە بەبێ بیرکردنەوە ڕێک هەمویان چن خۆیانە تەقێنەوە، بەڵام بە کوردی بڕۆ خۆ بتەقێنێت ناچێ خۆ بتەقێنێتەوە. کەواتە ئەوان زۆر باش سایکۆلۆژی عەرەب و کوردیان خوێنێتەوە لە ناوچەکە، ئەزانن کورد دۆستێکی باشە، بۆیە هەمویان لە خوێنەوەکان ئەڵێ کورد دۆستێکی باشە، بەردەوامە بین لە هاوکاریەکان پشتیان تێ ناکەین، چونکە ئەزانن ئەوان ئەتوانن تیرۆریست لە ناوبەرن، کەسی کە ناتوانێت خۆیان وەکوتیان بەس کورد توانی تیرۆریست لە تەنانەت ئەوروپیش ناتوانێت تیرۆریست لە ناوبە، چونکە ئەمە مەسەلەی عەقیدە و مەسەلەی فکرە و کورد زۆر لە مامەڵی لەگەڵ ئەو حەدەسانە کردووە. بۆیە ئەوان زۆر بەلایەنەوە گرنگە کە هەرێمی کوردستان بە پارێزراوی بمێنێتەوە، هەر بۆیە قونسوڵخانەکردن، هەر بۆیە سەرۆکان وڵاتەکان، یان هەر بۆیە خۆزگە لە هەلومەرجی ناوخۆییە ئەوەنە تۆکمە بووینایە بمانتوانێت ئەوە زیاتر پەرەی پێبێن، چونکە ئەگەر ئەم هەلومەرجە ناوخۆیی ئەم سرعاتە ناوخۆیی نەبووە کورد زۆر دەستکەوتی زیاتر لەوەی بەدەستهێنا. ڕاستە باسی هەلومەرجی ناوخۆییت کرد، با پەیوەست بۆ پەیوەندی نێودەوڵەتی باسێکی هەلومەرجی ناوخۆییش بکەین. یعنی باوەڕ وایە کە ئەو پشێوە سیاسی کە هەندێک جار لە هێزە ناوخۆکان دروستیەکەن، بەتایبەتی هەندێک هێز کە بنایان لە خۆیانەوە هێزی ڕیفۆرمچی و هێزی بەناو ئۆپۆزیسیۆن کە لە هەرچەند لە ڕاستیاون لە حکومڕانیشە مشارەکان هەیە، یعنی کاریگەری خراپی هەبوو لەوەی کە هەندێک جار سوورەی باشووری کوردستان تۆزە تەڵق بێت یا بەباشی نەگاتە ئاستی نێودەوڵەتی. من زۆر هەوڵیانە هەندێک حزبی ئۆپۆزیسیۆن، هەندێک حزبی تازە دروست بوو، هەندێک حزب زۆر هەوڵیان بتوان هەرێمی کوردستان ناشرین کە بەس نەیانتوانی ئەو ئاستا، چونکە بەڕاستی ئەوانیش وڵاتانی زلهێزیش بە عەقڵانی بیرەکەنەوە، بە استراتیژی بیرەکەنەوە، بەوە بیر ناکەنەوە. ئەم حیزبە ناوخۆیانی کە تازە دروست بوون بەردەوام لە مەدایەکی تەسکا سەیری وەزعەکەکەن، تەنها بۆ دەستکەوتی حیزبیان، بۆ بەدەستهێنانی چەند ئیمتیازێک یان بەدەستهێکەوتنی چەند دەستکەوتێ، بۆیە تۆ سەیری دانووسانەکانی ئەو حیزبانە کە لەگەڵ شوێنەکانی تر ڕێک مامەڵە لەگەڵ دەستکەوتەکە، ئەڵێ چەند کورسی مەبێت، مەسەن چەند بەش مەبێت لەوە، یان چەند هین مەبێت لە، یعنی مامەڵە لەگەڵ دەستکەوتەکە. ئەمە بۆ مەرامی حیزبی بەکارهێنێ، بۆ مەرامی استراتیژی بەکارنهێنێ. بۆ نمونە حیزبێکی عارێقی وەکو پارتی کاتێ مامەڵە لەگەڵ بەغاکە پێی ئەڵێ لە دەستورە چی جێبەجێ ئەەکەی تا من هاوپەیمانی لەگەڵا بم، بەس لایەنەکانێکە چێ لەگەڵ بەغا دانیشێ ئەڵێ بۆ نمونە چەند مدیر عامەی تێ چەند هین بۆ هی من بێ، یعنی ئەو بۆ دەستکەوتێکی حیزبایەتی تەسکی مامەڵە ئەکا، ئەوەش لە نەتیجەی کەم خبرەیی و کەم ئەزموونیان ململانی زۆری ناو حیزبەکان کە بەردەوام لەسەر ئاستی شکاندنی یەکی کارگەن، چونکە هەندێک حیزب لەسەر پرەنسیبی ئاژاوەتنانەوە گەشەکە لە حاڵەتێکی ئاسایی گەشە ناکە، بۆیە بەردەوام ئەوێ ئاژاوە بنێتەوە، بۆی بتوانێت هەلومەرجێک دروستکە خۆی بمێنێتەوە، چونکە ئەگەر هەلومەرجی ئاژاوە دروست نەکە مانەوەی خۆی لە ناوچەوە. تەسەووری دەکەم ئێستا ئەو حیزبانەی کە پشێویان ناوە تقریبەن خەریکن ئەچنە دەرەوەی معادلەی کارکردن، زۆرێک لە پاشەکشیان کردووە و تەنانەت مامەڵیشیان لەگەڵا ناکرێ. یعنی ئێستا ئەوەی کە مامەڵی لەگەڵاکرێ بەڕاستی پارتی دیموکراتی کوردستانە کە هێزێکی زەبەلاحی ناوچەکەی یەکێکیش لەگەڵ یا هاوپەیمانی، ئەگەر بتوان ئەمانە کێشەوان بۆ دروست نەکەن، ئەتوان دەستکەوتی باش بۆ هەرێمی کوردستان بەدەستێن. یعنی ئەو حیزبە بچووکانە چەند هەوڵیاننا بکەونە سەر معادلە و پێش ئەمانە بکەن، نەیانتوانی و نایشتوانن، چونکە بەو ئاراستەی مەودای فەوزەوی کار ئەکەن و لەسەر ئەساسی دەستکەوت کارەکەن، لەسەر ئەساسی پرەنسیبە نەتەوایەتیەکان بەها بەرزە نەتەوایەتەکان کار ناکەن. دەست خۆشبۆ ساکێستان بەرەکۆتای بەرنامەکە ڕوین
پێم خۆشە دیدگای تۆ بزانم لەسەر ئەوەی کە ئایندەی پەیوەندەکانی هەرێمی کوردستان بەتایبەت لە ئاسی ناوچەکە و لە ئاسی جیهانیە چۆنە بین. من دڵخۆشم بە تەسریحی ئەگەر سەیری جەنابی سەرۆک بەرزانیکن کە مەرجەعی کوردە ئێستا بەردەوام لە دوای ڕیفراندۆمەکەەوە کۆمەڵی تەسریحەیە ئەیوت ئێمە پێویستمان بە شەراکەت تەوافق تەوازنە لەگەڵ بەغا بەڵام ئێستا مستەڵەحێکی تر لەگەڵ تەسریحەتەکانی سەرۆک بەرزانی ئەوتی ئەمە ئاماژەی بوو کۆمەڵێ شتا بەوەی مەسەرەن ئەڵێ شەراکەت تەوافق تەوازن سەقفی زەمەنی سەقفی زەمەنی بۆ زیاد کردو لە معنای چی معنای ئیتر ئێمە سنوور بۆ کۆمەڵێ شتدا ئەنێن تەحمل ناکەین چونکە ئەگەر سەقفی زەمەنی دانەنا بەغا بە تەواوەتی مراوەغەیە کرد بەغا ئێستا حکومەت پێک نایەنێ ناتوانێت بە ئاسانی حکومەت پێک بهێنرێ ئێستا ئەوە سەیری جەماعەتی سەدرەکان چۆن جادەیان جوڵان و زڵدی مالکی و با بڵێم حکومەتەکەی عەبادیش ناتوانێت چۆن کۆنتڕۆلی وەزعەکە بکە ئەوانش ئەیانوێت سەدرەکان پەراوێزکەن یعنی ئەم فەوزایی کە لە بەغایە کە هیچ کاتی ئارام نابێت چونکە ئەوان سراعی قوڵی مەذهەبیان هەیە ناتوانن یەک بگرن کەواتە ئێمەی کوردستانیش نابێ باجەکەی ئەوێن بۆ ئەگەر خوێندنەوە بۆ تەسریحەتەکانی سەرۆک بەرزانی بکەین دوو شتی زۆر قوڵی لێ ئەبینی یەکەمیان ئەوەیە ئێمە ئیتر لەگەڵ ئەو فەوزایی بەغا ئیدارە ناکەین کەواتە ئەبێ حەلی ئەمەش پەیامێکە بۆ وڵاتە زلێزەکان بۆیە من زۆر گەشببینم بە لیقای بینی بوتین و بینی سەرۆکی ترامپ چکە لەوە چه سنوور بۆ کۆمەڵێژانە ئێمە بەردەوام وتومانە ئەم ناوچەیە داڕشتنەوەی تیاکری ئەم داڕشتنەوەیش بەڕاستی هەلومەرجی دەوڵەتی زۆر کاریگەری تیاکە کورد زۆر گرنگە لەو معادلەی دابشکردنەکە بێ کە بۆی کە دەستکەوتێکی ئەقەرشی ببی بە کۆنفیدرالی ئەقەرشی ببی بە دەوڵەت بۆیە کاتێ سەرۆک بەرزانی ئەڵێ ئێمە شەراکەت و تەوافق و تەوازن سەقفی زەمەنیشمانێت دانانیشین بە دیار بەغاوە بە ساڵێکی تر حکومەت پێک نێنێ و بەغاش بەبێ کورد ناتوانێت هیچ دەستکەوتکە و ئێمە کوردیش بۆیە پێتەڵێ مەرجەعی کوردیش کە بەسەرەن سەرۆک بەرزانی ئەڵێ ئێمە دەستورمان هەیە بە دەستور مامەڵەکەین لەگەڵ تابین بە دەستور مامەڵە ناکەین لەگەڵ تا نابین وازحە بۆیە من زۆر گەشببینم بەوەی ئایندەی هەرێمی کوردستان ئایندەیەکی گرنگ چاوەڕوانیەکە هەتا بەغا بۆ خراپی ئێمە زیاتر باشە بین وەسەمان باشە بێ کێسان لەتیف مامۆستای زانکۆ و کادەی پێشکەوتی پارێزگای کوردستان خۆشحاڵ بووین لە ڕاوا ئامادە بوویت ئایزان تا ڕابکردنی پرسێکی تر و تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێ